دنیا خوێندکارە یەکەمەکەی کوردستان ئەم لە هەموو وانەکانیدا سەدی هێناوە و بۆ یەکەم لە ئاستی هەرێمی کوردستاندا. ئەم خوێندکاری ئامادەی هەڵەبجەی کچانە. ئەم لە پاڵ خوێندنەکەی 7 جوزئی قورئانی لەبەر کردووە و ئامۆژگاری خۆشی بۆ خوێندکاران هەیە. ئەو کاتەی نمرەکەیان پێوتم لە مزگەوت بووم خەریکی قورئان خوێندن بووم ڕاستەوخۆ سوجدەی شکرم بەخوای گەورە برد 7 بۆ 8 ساعت خەوتوم ئەوی تری نان خواردن و سعیکردن بووە ئەگینا قورئان خوێندنیشم نزیکەی نیو ساعتێک ڕۆژانە بەمداناوە بۆ لەبەرکردن هیچ خۆم خەریک نەکردووە بە فەیسبوک و ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەڕاستی چونکە ئەوانە ڕاستە سوودیانەیە بەڵام وەک بۆ تەلەبەی 12 کات ئەگرن لە مێژە بە توانە بەهێزەکەی خۆی سەلماندووە لە قۆناغی یەکی بنەڕەتیەوە تا ئێستا هەر یەکەم بووە. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی یەکەمبوونی بەردەوام مۆبایلەکەی لە زەنگدان نەدەکەوت. دکتۆر بەرهەم ساڵح تەلەفۆنی بۆ کردم لە پەیوەندیەکە زۆر سپاسی کردم و وتیشی ئیشەڵا لە فرسەتێکا یەکترە بینین لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکەمان سجیان. خێزانێکی بەهێز لە بواری خوێندندا خوشک و برایەکی دنیا پزیشکن و برایەکی دیکەشی ئەندازیارە. نیگا لەگەڵ دنیا دوانن ئەمیش 93.1 بەدەستێناوە. ئەو زیرەکتر بوو بەڵام منیش باش بووم بەڵام ئەو نمرەکەی لە من بەرزتر بووە لە مناڵیەوە. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکە میوانەکانی ئەمانیش بۆ پیرۆزباییکردن زۆر بوون. ئەم پیاوە بە شانازیەوە پێشوازی لە میوانەکانی دەکات و ئێستا هەست دەکات بەرهەمی ماندووبوونەکەی دەچنێتەوە. معیشەتی ژیانمان بڵێم باش نەبووە بەڕاستی هەر کە خێزانم بە یەکەوە ناوە دوایەوە ئیشم کردووە ئیشی کڵاشکردن دوایەوە کردووە بە قەسابی دوایەوە ئێستا دوکانی ترمە ئێماوەیە کڵاشم کردو اینجا دوایەوە دیسان بەیانی شومتەوە ئیشکردن بڵێم معیشەتی ژیانم باش نبووە بەس ئەلحەمدولیلا وام کردووە کە ئەمان محتاج نەبن من خۆم کاتی خۆم خوێندنم تەواو نەکرد لەبەرەوە ئەوەی خۆم بوو بە دەرس بۆ ئەوان وتم ئەبێ حەچۆنم کردبێ ئەبێ ئەوە خوێندن تەواوکەن وەزی خۆم ئەزانم ئێستا چۆنە با ئێوەش وەکو من دەرنەچن. فرمێسکێکی پڕ لە شانازی و شادی لەبەر خوێندنەکەیان دەگمەن بووە دایکیان ڕێگەیان بدات ئەمان لەم شوێنەدا ببینرێن. کچەکەی ترم چۆتە جامعە اینجا جاروبار تەلەفۆنی بۆ کردم دایکە ئەو چێشتە چۆن لێنرێ ئەوە چۆن نەکرێەوە مەچێنێت هەر خۆم خواردنم بۆ حازر کردوون خۆم ئیشی بە تایبەتی لەم 40 ڕۆژە نەمێشتوە قاپێکیشم بۆ بشۆن نازانم دروستکەن مەگەر لە جامیعە فێر بن ئیشەڵڵا هەر خۆم کردومە. دنیا پلانی بۆ داهاتی خۆشی داناوە و بەنیازە لە کۆلێجی پزیشکی بخوێنێت و دەشڵێت ئەگەر بشمنێنە دەرەوەی وڵات بۆ تەواوکردنی خوێندن ناڕۆم و دەمەوێت هەر لە کوردستان بێنمەوە. ئەم دوو خوشکە هیچ کامیان لە خوێندنگای تایبەت ناخوێندووە و مامۆستای تایبەتیشیان نەبووە و توانیویانە نمرەیەکی بەرزیش بەدەست بێنن. لەم ماڵە بچووکەی هەڵەبجەوە دنیا توانی مێژوێکی گەورە بۆ خۆی و خێزانەکەشی تۆمار بکات. ڕێبینیا ڕەحمەت ڕوودا و هەڵەبجەی شەید.